ڕۆژی جیهانی خەبات بۆ نەهێشتنی توندوتیژی دژ بە ژنان دەرفەتێکە بۆ لە قاودانی ئەو سیستەمە دەسەڵاتدارەی کە لە ناو بنەماڵەوە بگرە تا دەگاتە شەقام و شوێنە گشتیەکان لە جابوونەریتەوە تا یاسا و ڕێساکان و لە ناوەنجەکانی کارەوە تا ناو زیندانەکان جەستە و ژیانی ژنان کۆنترۆڵ و سەرکوت دەکات. واقعیەت ئەوەیە کە توندوتیژی بەرامبەر بە ژنان سەرچاوەکەی دەگەڕێتەوە بۆ پەیوەندیە خاوەنداریەتیەکان، کاری بەکرێ و بنەماڵە پیاوسەلاریەکان کە هەموو ئەمانە لە پێکاتەی دەوڵەت و یاسا و ئاین و ئابووریدا جێگیر کراون. بەبێ بە ئامانجگرتن و ڕەخنەی بنەڕەتی لەم پەیوەندیانە هیچ ڕەفۆرم و چاکسازیەکی یاسایی بەردەوام ناتوانێت ئەم توندوتیژیە ڕیشەکێش بکات. سیستەمی سرمایه‌داری ژنان وە کرێکارانی هەرزان لە ناوکارەکان، پیشە نافەرمیەکان، خزمەتگوزاریەکان، پەرستاری و هیتر و هاوکات وە کرێکاری ناوماڵ بەبێ حەقدەست و بەکار دەهێنرێت. وە لەم ڕێگایشەوە هێزی کاری پیاوانیش بەرهەم دەهێنێتەوە. ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵ هاوکارم ڕێزان بە بۆنەی 25 نوامبر ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی توندوتیژی لە دژی ژنان ڕەپۆرتاژێکمان لەگەڵ هاوڕێیانی پێشمەرگە بۆتان ئامادە کردووە کە سەرنجتانی بۆ ڕادەکەشن. خەبات بۆ هەڵوەشانەوەی توندوتیژی دژ بە ژنان خەباتێکی هەمەلایەنە و ڕێکخراوە لە دژی تەواوەتی سیستەمی سەرکوتگەر، چەوسێنەر و دژەژن و پێویستی بە پشتیوانی و هاوپشتی بزوستنەوە ئازادیخواز و عەداڵەتخوازەکانی دیکەی کۆمەڵگا هەیە. بەخۆشیەوە لە ئێران پتر لە 1 دەیەکە بزوستنەوەی ژنان ڕوو لە پەرەسەندنە و لە ئاخێزی ساڵەکانی 96 و 98دا ئاراستەیەکی سیاسی و جەماوەری بەخۆیە گرت و لا بزوستنەوەی ژن ژیان ئازادیدا کە گۆڕانکاریەکی بەرچاوی لە پێکاتەی بزوستنەوەی دژ بە ستەم و سەرڕۆی خەڵکی ئێراندا هێنای ئاراوە گەیشتە لووتکە. ئێستا دەتوانین بڵێن سەرڕای هەموو سەرکوزگەریەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی، کۆمەڵانی خەڵکی ئێران و بەتایبەتی ژنان لێبڕاوانە بڕیاریان داوە ئەم جارەوە بۆ هەمیشە خۆیان لە چنگی ئەو سیستەمە دیکتاتۆریە ڕزگار بکەن. پۆلێک لە هاوڕێیانی خۆشەویستن کە بەشدارن لەم ڕێپۆرتاژەدا. یەکەم کەس دەچینە لای هاوڕێ ئاوا. زۆر سپاس کە بەشداری. سلااو و ڕێز بۆ ئێوە و بینەرانی خۆشەویستی تلۆزیۆنی کۆمەڵە. من ئاوا مەولانی وەکو پێشمەرگەیەکی کۆمەڵە پێم خۆشە لێرەوە یادی بکەین لە هاوڕێیانی گیانبەخکردووی شۆڕشی ژن ژیان ئازادی و سلااوم هەیە بۆ تەک بە تەک بنەماڵەی هەموو ئازیزانە لە خدمەتتاندا. زۆر سپاس هاوڕێ ئاوا. پێم خۆشە ئەو پرسیارت لێ بکەم کە ئێوە چ زانیاریەکتان هەیە سەبارەت بە 25 نۆڤامبر ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژ بە ژنان. سەبارەت بە پرسیارەکەتان هاوڕێ چاوان 25 نۆڤامبر ڕۆژی جیهانی لابردنی توندوتیژی دژ بە ژنانە کە من خۆم وەکو ژنێک کە لە ناو کۆمەلگای ئێراندا حزورم بووە ڕۆژانە شاهدی حاڵی سەدان ژن بوومە کە بوونەتە قوربانی و توندوتیژی و نەعەداڵەتی. جا ئەو توندوتیژیانە توانێت خشونەتی سیاسی بێ چە خشونەت لە تەرەف ماڵەوەیان بێ. ئەو توندوتیژیانە وەکو قەتڵی ناموسی، گەشتی ئەرشاد، کودەکەمسەری، حیجابی ئیجباری و هەر یەک لەو خاڵانە بۆ خۆیان سەرچاوەیەکی تایبەت بە خۆیان هەیە و کە من ناوم بردن و ڕۆژانە هەزار دانە ژنمان کوژران و توندوتیژی و زوڵم و ستەم لە بەرامبەریان ناکریاوە گەشتیان بێدەنگ بوون نەیانتوانی لە حقوق و حقوق خۆیان دفاع بکەن بۆ ئەوەی کە تەنها ژن بوون.
زۆر سپاس هاوڕێ ئاوا ئاماژەتان بە ئەوە کرد کە ئێمە شاهدی دوو نۆتونوتیژین چ لەلایەن خێزان و چ لەلایەن کۆمەڵگا و یاساوە. ئێوە وەکو ژنێک وەکو کەسێکە لە کۆمەڵگای ئێراندا ژیانتان بەسەر بردووە و لەوانێ تووشی توندوتیژی بوو بێتنی یا بینی بێتان بە چاوی خۆتان وەکو ئاماژەتان پێدا وەکو ژنێک پەیامتان بۆ هاوچارە نووسانتان یا هاوڕەگەزەکانتان لە نێوخۆدا چییە؟ بەڵێ لێرەوە من پێم خۆشە بە تەواوی ژنان ڕای بگەێنم کە ئێمەی ژنان خۆمان هاوکاری یەک بین و پشت بە پشتی یەک ببەستین و تایتر لە بەرابەر ئەوم زوڵم و زۆریە نەوەستین و بێدەنگ نەبین و بە هیوای دنیایەکی ئاسوودە بۆ ژنان و کە بتوانن ئازادانە تێیدا دەنگ بدەن و دەنگی خۆیان بڵاو بکەنەوە. زۆر سپاسان خۆش بێت. بۆ ڕزگاربوونی ڕاستەقینە بۆ لە نێوبردنی باوک سالاری و سەرمایە بۆ بنیانانی دنیای کە تیادا ژنان و پیاوان هەموو ئینسانەکان ئازاد بژین ئێمە ژنان و پیاوانی وشیار کرێکاران لاوان و هەژاران دەبێ بە یەکەوە و یەکگرتووانە ڕیزەکانمان پتە بکەین. ژن ژیان ئازادی دروشمێکە بۆ ئەمڕۆ و سبەینێ و بۆ شۆڕشێکی کۆمەڵایەتی و بۆ گۆڕینی دنیا. پرسیارەکەم لە ئێوە ئەوەیە کە لە ڕوانگەی ئێوە ئازادی ژن چۆنە چۆن ئازادی ژنە بینێ؟ سڵاو و ڕێزمەز لە خمەت ئێوە و بینندگانی تلویزیۆنی کۆمەڵە. من شنۆی شاهبازیم پێشمەرگەی کۆمەڵە. منیش وەکو ژنێکی ئازادی خواست و پێشمەرگەی کۆمەڵە یادی سەرجەم گیانبەختکردوانی شۆڕشی ژن ژیان ئازادی دەکەم و پێزانین بۆ بریندارانی ئەو شۆڕشە ئەکەم. من وەکو ژنێکی ئازادی خواز و پێشمەرگە بەیانم لە ئازادی ئەوەیە هیچ تەبعیز و جیاوازێ لە بین ژن و پیاگە نەوێت. فعالیەتەکانی خۆی لە ناو جامعە مثڵەن لە بێژن شۆڵی لە شەخصی لە سیاسی لە مانە لە اقتصادی لە ئەمانە خۆی تەسمیمگیرەندەی خۆی حەق تەسمیمگیری بێت. ئەرێ حەقی تەسمیمگیری بێت. توندوتیژی دژی ژنان بابەتێکی جیاواز یان پرسێکی تایبەت نییە. پێکاتێکی کۆمەڵایەتی سیاسی یاسایی و کەلتوریەکە جەستە و ژیان و ئێرادەی ژن لەلایەن دەسەڵاتە جیاوازەکانەوە واتە لە بنەماڵەوە تا دەگاتە دەوڵەت و کۆمەڵگا کنترۆڵ و خاوەندارەتی دەکرێت. ئاین و پیاوسالاری و دەوڵەت تەواوکەری یەکسرن لە بەڕێوەچوونی توندوتیژی لە دژی ژنان. بارودۆخی ژنان لە ئێران نمونەیەکی ڕوون و ئاشکرایە لە پەیوەندی نێوان ئاین و پیاوسالاری و دەسەڵاتی سیاسی. لە بەرهەمهێنان و سەر لە نوێ بەرهەمهێنانەوەی توندوتیژیدا توندوتیژیە کە هەم لە یاسادا نووسراوە هەم لە دابوونەریت و کەلتوردا باوە و لە ژیانی ڕۆژانەی ملیۆنان ژندا ڕنگ دەداتەوە. سڵاو و ڕێزم هەیە بۆ ئێوە بینەرانی تلویزیۆنی کۆمەڵە. ئەمڕۆ پیرۆزباییەکەم لە هەموو هاونەوەکانی خۆم. ژنانی جامعە ناوێ منتەزری فرسەت بن کە جامعە پێیان بات و ئەشێ ژنان خۆیان بە ئێتماد بە نەفس بن و قاتعیەتی جایگای خۆیان پەیاکەن و لە ئەرسەهای ئیجتیماعی و سیاسی و نظامی حەق خۆیان داواکەن و بسێنن. هەروەها کە لە شۆڕشی ژینە ساڵی 401 کە ژنەکانمان و کچەکانمان هەمیشە ئامادە بە مبارزە بوون و لە سەفی ئەوەڵا بوون. ئەم سەرکەوتنە شکۆجارە لە ئێران بە هەموو توانایی خۆیەوە لە بزووسنەوەی شۆڕژگێرانەی ژن ژیان ئازادیدا سەری هەڵدا. بزووسنەوەیکە نەک ناڕزایەتیەک بەڵکو و ڕاپەڕینێکی ژنانی کرێکار و زەحمەتکێش دژ بە سیستەمی باوکسالاری و سەرمایە بوو. بزووسنەوەیکە نیشانیدا بەبێ ڕزگاربوونی ژنان هیچ شۆڕشێک نابێتە ئازادی بەخش و هیچ کۆمەڵگایەک ڕزگار نابێت.
هاوڕێ نادیە پێم خۆشە لە بەڕێزیشت بپرسم کە ئێوە چ زانیاریەکتان سەبارەت بە 25 نۆڤەمبر هەیە هاوڕێ ئاوا ئاماژەی بە توندوتیژی کرد یەکێکی کۆمەلگا و یەکێکیشی خێزانە بەڕێستان ئاماژە بە چ شتایەکی ترەکەن سەبارەت بە توندوتیژی. بەڵێ زۆر سپاس بۆ جەنابت و سلااو ڕێز بۆ بینەران و بیسەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و CPI. من لێرەوە ئەوڵین قسەیە کە بیکەم ئەوەیە کە ئەوڵین حەزبێک کە ژنانی چەکدار کردەوە ئەو جستارەتەی پێدانەوە ئەتماد بە نەفسەی پێدان حەزبی کۆمەڵەی سازمانی حەزبی کۆمۆنیستی ئێران بوو و ئێمە لە نێو گزارشایەکە لە نێو خەبەرەکانە ABC ئەوەیە کە بەم تازیانە دووسێ ڕۆژ لەوە پێش لە بینی شەڕی ژنوشوویەکدا پیاوەکە کە هەرچەند ژنەکەی بە کودەکسە ئەمسەری هێناوە بە زەربەی 17 دانە زەربەی چەقۆ ژنەکەی خۆی کوشتووە و لە دیدگای منەوە ئێمە هەمیشە من ناڵێم کە خۆشونەت عەلەیهی ژنان فقط پیا و پیاوسالاریە. ئێمە بارها ئەیبینین کە ژنانیش ئەم خشونەتە لە بەرابەر ژنان ئەکەن. ئەوەی کە ئێمە هەرمان لە تازەترین گزارشێک کە لە نێو خەبەرەکان بوومانە ئەوەی کە خەسوویەک بووکەکەی خۆی بە میلەیەکە لە ماڵێ بووە چەندانە زەربەی لێداوە لەبەر چاوی منداڵی ئەم ژنە لەبەر چاوی ئەم منداڵە چەندانە میلەی بەسەری داداوە و بردوویەتی لە ئۆتاقێک زیندانی کردو کە گیانی داوە و بەداخەوە گیانی بەخت کردووە. و منەوانە دەیبینم هەمیشەن پیاوسالاری هەبووە و لە قەدیمیشەوە کە بووە ئێمە نمونەمان بووە زۆر کە ژنان حتا بە سیکلی قایدی نەگەیشتون کە دراون بەشوو ئەم کودەکەم سەریە واوەی کە ژن بە ژنە شکراون بدونەوەی کە مثلەن ئەسن دەرکێکیان هەبێ لە ئیزدواژ دەرکێکیان هەبێ لە ژنی ماڵدار و ئەوەی کە منداڵیان بێت دەرکێکیان بێ لە دایکایەتی ئەوەی کە بخواان دەبێت لەو وەختەدا دەرس بخوێنن و منداڵی خۆیان کەن دراون بەشوو و لە ماڵی شوو بوون. ئاماژەت بە چەند نوعێکی تری توندوتیژی کرد ئێوە بۆ خۆتان وەکو بەشدارێکی شۆڕشی ژینە وەکو کەسێک لەو شۆڕشەدا بەشدار بوون لە نزیکەوە بینیتان کە ژنان چ ڕۆڵێکی پێشەنگیان لەناو ئەو شۆڕشەدا بینیوە وەکو ژنێک پێتان وایە ژنان چۆن دەتوانن بەرەنگاری ئەو توندوتیژیانە ببنەوە کە بەرامبەریان نەکرێت. بەڵێ هاوڕێ چاوان بۆ جوورەی کە من بووم لە شۆڕشی ژن ژیان ئازادی لە ئەوڵ سەفایەکی ئێترازی ژنان بوون کە لە ئەوڵ سەفۆ ڕاوەستا بوون و پشتیوانەوە پیاوان بوون. ژنان ئەوڵ کەسانێک بوون کە شوعاریان دەدا و پیاوان لە پشتەوە تکراریان دەکردەوە و بە نەزەری من ئەم خشونەت عەلەیهی ژنان بە پشتگرتووی پیاوان هاوپشتی ژنان و پیاوانی ئازادی خواز و بەرابەری تەلەب ئەتوانێت سەرکەوێ. ژنانی جیهان لە بەرامبەر ئەو چارەنووسەی خۆیاندا تەسلیم نەبوون. لە سەرانسەری جیهان لە ڕۆژهەڵاتی نێوەڕاستەوە بگرێتە ئەمریکای لاتین و لە ئەفریقاوە تا ئاسیا ژنانن لە ڕێزی پێشەوەی خەبات بۆ دەستەبەرکردنی جاتپەروەری کۆمەڵایەتیدا ڕۆڵی پێشەنگایەتی دەگێڕن. حضوری ئەوان لە ئاخێزە جەماوەریەکاندا سنوورە نەچەوەئی و ئاینیەکانی تێپەڕاندووە و ئەمەش هیوایکی نوێ بۆ گۆڕانکاریەکی بنەڕەتی لە پەیوەندیەکانی دەسەڵاتدا دروست کردووە. ئەم خەبات و تێکۆشانە دەری دەخات کە ڕزگاری ژنان تەنها لە ڕێگەی ڕەفۆرم و چاکسازی ڕووکەشەوە دەستەبەر نابێت. پێویستە ڕیشە و سەرچاوی ئابووری و کۆمەڵایەتی توندوتیژی بناسرێت و لە دژی خەبات بکرێت. نایەکسانی ئابووری، هەژاری، بێبەشبوون لە پەروەردە و تەندروستی و هەروەها سیستەمێکی کۆمەڵایەتی کە لەسەر بنەمای قازانج و چۆسانەوە دامەزراوە سەرجەمیان لە بەردەوامبوونی توندوتیژی دژی ژناندا ڕۆڵ دەبینن. سلام و عرض ادب خدمت بینندگان تلویزیون حزب کمونیست ایران.
آنیتا مهدی پناه هستم و همصدا با تمام زنانی که برای کرامت و امنیت خود می جنگند صدایم را بلند می کنم. 25 نوامبر یادآوری می کند که هیچ زنی نباید قربانی سکوت، ترس یا هیچ نوع تبعیضی باشد. امروز صدای زنانی هستیم که صدایشان شنیده نمی شود. امروز یادآور می شویم که هر نوع خشونت جنسی، جسمی، روانی، اقتصادی، سیاسی و یا حتی اجتماعی قابل توجیه نیست. جوامع وقتی رشد می کنند که زنان امنیت آزادی و احترام داشته باشند. بیایید کنار هم بایستیم برای آینده‌ای که در آن هیچ زنی با ترس زندگی نکند و هیچ دختری با خشونت بزرگ نشود. خشونت پایان ندارد مگر اینکه ما پایانش دهیم با مبارزه متحدانه و دست در دست هم. ابر چرکین دو ظلم سال هاست بر آسمان انسان آویخته است. استثمار با دندانهای آهنین سود نفس زمین را می درد. ستم جنسیتی با زنجیرهایی از سنت و شرع بر بال زن می نشیند تا پروازش را نیمه کاره کند. این دو چنان مه زمستانی نور خورشید را بلعیدند، بهار را به یخ، چهچهه را به زوزه و گل را به خاکستر بدل کردند. اما در دل همین شب مچاله فریاد زنی برخاست، زنی که نامش آزادی است و گامش لرزه بر استخوان مرد سالاری. زن زندگی آزادی چون آذرخشی در شکم تاریکی ترک انداخت و از میان ترک‌ها نور انسانی سر زد که نمی‌خواست نه کارگر بماند و نه کنیز، نه قربانی مسجد و بازار، نه برده سرمایه و شر. این خیزش آمده است که زمستان کهنه را بشکافد، بهار را به رگ‌های جامعه برگرداند، شور را دوباره در گلوی بلبلان بنشاند و گلها را از خاک خشونت به باغ برابری بازگرداند. ای زن، ای زندگی، ای آزادی، قدم نوین تو که بیاید ابرهای چرکین می گریزند، خورشید دوباره می تابد و انسان بار دیگر بهار را نفس می کشد. نیشتمانم پر لطاخی دل بوا، شارو دم رو سوی پاچی گل بوا. نیشتمانم پر لطاخی دل بوا، شارو دم رو سوی پاچی گل بوا. بندی ظالم زنگی بدنگیز را، بندی ظالم زنگی بدنگیز را. مشخلانی خوشویسی آخرا، مشخلانی خوشویسی آخرا. خیلی عزیزان ازی بیرو هست، خوری باور را دمال شو پرست. خیلی عزیزان ازی بیرو هست، خوری باور را دمال شو پرست. روزی رزگاری و جیانه یگیرن، روزی رزگاری و جیانه یگیرن. جرنی یکسانی جنانه یگیرن، جرنی یکسانی